ئێمە دوێنێ وەکو لیستی برایەتی کۆبوونەوەی خۆمان گرێدا و داوامان کرد ئەو مەوزوعان نەخێتە ناو بابەتی کۆبوونەوە لەبەر ئەوەی کە کێشە و ئارێشە لە شەقامی کەرکک دروست نەکات و احترامان بۆ دانیشتوانی کەرکک و پێکاتەکانی کەرکک و ئێمازانین هەموو بڕیارێک لە بەغا کە دەرەچێ بڕیارێکی زیاتر سیاسیە نەک یاسایی چونکە هیچ پشتگیریەکی یاسایی ئەو بڕیارەی کە محکمەی قەزای ئیداری سەر بە وەزارەتی عەدلی بەغا دەری کردووە ئیستینادی نەکردەوە پشتگیری پاڵپشت نییە بە هیچ بڕگەیەکی یاسایی ئەو بەرگانەی کە دای ڕشتووە هەمووی هەڵەن و هیچ کامی پشتگیری ناکە لە ئاڵاوە ئەوەی محامیەکانی ئێمە زیاتر شتی قانونی و شتی ڕاستریان تەقدیم کردووە کە کۆبوونەوەمان کرد دوای تاوتێکردنی مەسەلە بڕیاری کە لە ئەو دادگایە دەرچووە طبعا کاک محەممەد باسی کرد کە ئێمە لەبەر دادگایە هیچ نەوە علاقەیەکی بە بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە نییە چکە محکمەیەکی ئیداریە بۆ شتە ئیداریەکانە نەک بۆ شتی یاسایی قەزایی بێت ئەوە یەکێک لە سەبەکان سەبەی دووەم ئەوەیە کە هێشتا بڕیارەکە نهایی نییە بەس بڕیارێک دەرچووە قابلە بۆ تاعن قابلە بۆ تەمیز قابلە بۆ کۆمەڵێک مەسایلی تر و جگەلەوەش ئێمە بڕیاری خۆمانە ئەنجومەنی پارێزگای کەرکووک قەرارمان داوە پێویست ناکە مەجارە دووبارێکێک قەرار بدەینەوە ئێمە سووری نەسە بڕیارەکەمان دڵنیاتانەکەینەوە هەموو خەڵکی کوردستان دڵنیاکەینەوە خەڵکی کەرکووکی دڵنیاکەینەوە ئەو بڕیاری ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوێتی جێبەجێ کراوە ئەوها شەمێنێتەوە